خەفەرموو کاک حاجی سامان. والله مامۆستا تقریبا دوای پرۆسەی ئازادی و لە خوتبەیەکی جەنابتە لە کفری و بیرم تێوتت ئاگاتان لە مناڵەکانتان بێ بەڕاستی ئەوانەی کە قوتابین و ڕۆن لە شارەکان ترە خوێنن. یعنی ئەبینین ئێستا زۆرێ بینم بەس ئەمڕۆ زۆر بێ تااقەت بووم ئەم عەسرا دانیشتوم لە ماڵە لە لایڤەکان هەشت لایڤ لە هەشت کاتە کە ئەگەڕێ بە لایڤەکانە بەڕاستی کوڕ و کوڕ شەڕیانە کرد لەسەر کچ کە ئەم نازانێ باوکی ئەو کێ ئەو باوکی ئەو کێ عەشیرەتی ئەم کێ ئەبینی لەگەڵ ڕێزمدا ئافرەت سوکایەتی بە یەکتریەکە ئافرەت یەکتری ئەفرۆشن یعنی پیا و خەریکی جاسوسیە لەگەڵ ڕێزمدا. واللهی زۆر بێ تااقەت بووم بۆ ئەو باوکێ لە بۆ ئەو دایکێ لە کەوا لە مناڵەکانیان ناپرسنەوە و ئەزانم محاسبەیان لەسرە و لێکۆڵینەوەیان لەسەر ئەکرێ لە ڕۆژی قیامەتە ئەیان وەسێنن هەر هەمویان و ئەمڕۆ ئەگەر خوانەخواسە بێت و کچەکەیان تووشی خراپەیەک بێت هەڵەسێ بە پاکردنەوەی شەرەفی بە کوشتنی کچەکەی کە ئەمە شەرع ڕێگەی پێ نادا. زۆر بێ تااقەت بوو مامۆستا والله زۆر بێ تااقەت بووم بۆ باوکو دایکێ لە ئەگەر بێت و من یا جەنابەت یا یەکێ لەم بەڕێزێ لە تۆزێ لێکۆڵینەوە لەگەڵ کچەکەمە بکەم تۆزێ پرسیاری لێ بکەم ڕەفیقەکانت کێ لە مەکتەب موبایلەکەت با سێرێکی بکەم ئەگەر کوڕەکەم دەرەچێ لەگەڵ کێ دەرەچێ ئایا مامۆستا من و تۆ دواکەوتون لەگەڵ ڕێزمدا ئایا مامۆستا من و تۆ ئینسانێکین کەوا بڵێن شەرع جێبەجێ ناکەین مەسلاحەتی کچ و کوڕەکەمان ناوێ مەسلاحەتی عایلەکەمان ناوێ مەسلاحەتی کۆمەڵگەمان ناوێ ئەڕۆی تەمایکێکەڵەی دادا لە ڕێی خوا شەرم لەخوا بکە لەو باوکەت لەو دایکەت کە بە نەبوونەی بەبوونی بسەرما و گەرما پێێتە یعنی زۆر بە بێڕێزانە داتە بەزێنن و هەنێ پیاول بەداخەوە کە پیاون 30 ساڵن 35 ساڵن 40 ساڵن پشگیریانەکەن بە پۆیین بە شتانێک ئەڵەی براکەم تکایە تۆش خاوەن خوشک و ناموسی ئەمانش کەسی ئێمن لەسەر ڕێگەی هەڵێن تکایە با پێکەوە دەستیان بگرین دەریان کەی لەم تاریکیە بەڕاستی حیف لا حول ولا قوة إلا بالله مامۆستا والله زمانەکە یعنی بەڕاستی ڕێز نەما احترام نەما زۆر بەداخەوە یعنی هەیە کچ نییە چەند کەسێک هاتۆتە ئەم لایڤە بە ئێمەی وتووە من کچ نەبوومە بەڵام خۆم کردوتە کچ نەبوو مە خۆم کردوتە کچ و توانیمە پارەیەکی زۆر لەو خەڵکە بسێنم بە تایبەتی ئەوانەی کە خۆدوەتەنی 30 ساڵ و 40 ساڵ و ئەوانەی کە دەوڵەمەندن ئەوانەی کە ئیمکانیاتێکیانەیە توانیەتی پارەیەکی باشیان لێ بکاتەوە ئیتر چێڵی خوا پەنامان بدە ئەخلاق و ئاداب کە نەما حیا و شەرم کە نەما پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم فەرمێ إذا لم تستحي فاصنع ما شئت يعني ئەگەر ئینسان شەرمی نەکرد ئیتر دەبڕ هەرچیەکەی بکە کە تۆ شەرمت نەکرد لەخوا شەرمت نەکرد لە مرۆڤ شەرمت نەکرد لە باوک و براو کە سوکاری خۆت شەرمت نەکرد بیرت لە حیا و حرمەتی خۆت و بنەماڵەکەت و یعنی کە سوکارەکەت نەکرد ئیتر چیەکەی یا ئەو پیاوە زلانە یعنی زەلامی وا هەیە والله زەلامی وا هەیە یعنی کارەسات وا ئەکات یعنی تەمەنی 50 ساڵ والله زەلامەیە خاوەن کۆمپانیایە تێگەی یعنی زەلامی زلە تەلەفۆن بۆ کچەکات یعنی بێ ئەوەی بیناسێ خۆی ڕوتەکاتەوەی قەینا زەلام آخر قەینا بیر لەوە ناکەیتەوە کە تۆ یعنی ئەم کچە ئەگەر کەسێکی خراپ بێ ئەگەر کەسێک بێت استغلالت کا خو ئەتوانێ عاد ئیبادەت بکە ئیبادە خۆت و ینی بنەماڵەکەشت بن ینی عیبدار ببێ عیب لە خۆی ناکە زەلامە نازانم وڵی نازانم ئەم عالەمە بۆ ئاوای پیاتووە ئەم عالەمە بۆ ینی گەیشتۆتە ئەو ئاستە لە نزمیە ینی هۆکارەکەیەوە تا دوور کەوتنەوە لە دین و ئیمانەکە بەڵێ ئەوە طبعا ئەوە هۆکاری سەرەکیە کابرا کاتێ باسی دینی خوای بۆ کرێ یعنی هەڵەدا دوور لە ڕووی جەنابتان هەڵەدا کاتێ باسی شریعەتی خوای بۆکەی هەڵەدا بەڵام کاتێکیش ئەوەیە هەتا خەتای باوکەکانیشە خەتای دایکەکانیشە چونکە باوک و دایکەکانیش هۆکارن بۆ ئەوەی مناڵەکانیان ئاوای پێبێ و وا پەروەردەیانەکەن یعنی خەڵکەیە خۆی لاڕێ ڕوا ئەوێ مناڵەکەی باش بێت چۆن مناڵ باشە بێت تۆ خۆت لاڕێ ڕێ بڕۆی بەخوا مناڵت باش نابێت
والله باش نابێ مامۆستا والله باش نابێ لێپرسینەوە لە مناڵەکەی ناکا سێرێکی مۆبایلەکەی ناکا پرسیارێ لە مەکتەبەکەی ناکا پرسیارێ لە زانکۆکەی ناکا ئەم کچەی من ئەم کوڕەی من برا جوانەکەم باوکەکان دایکەکان ئێمە لە لایڤە کۆمەڵایەتیەکانە هەیە لەگەڵ بڕێ برای بەڕێز وەک جەنابتانە یعنی بە 2 سەعات قسەکەین یاخود مامۆستا خالد مامۆستا گۆرانوان لەگەڵمانە بەشدارە بن قسە ئەکەن بۆ خەڵکەکە دوای ئەبینی سەیرەکەی هەر کەسێ لەو کەسێ لە تووشی گرفت و تووشی کێشە و مەشاکلێ بووە ئەڵین ئاگاتان لە مناڵەکانتان بێ کاکە گیان لێپرسینەوەی لێ بکە براکەم لێپرسینەوەی لێ بکە مێڵە لەم کاتە دەرچێ پەروەردەکردن پێش زەواجە ئەڵێ چۆن کاکە گیان زەواجەکان هەڵبژاردنەکان غەڵەتە براکەم هەڵبژاردنەکەت غەڵەتە کابرا دینی نییە ئیمانی نییە تێ لە بەردەم مامۆسایە یعنی پرسیارێکی لێ بکە دینی نازانێت جواب بداتەوە منیش ڕێکەڵەسم کچەکەمی پێشکەشەکەم ئێبیانی چی دەرەچێ لەمە برا جوانەکەم لێ کۆڵی نەبکە لە زاواکەت براکان کاتێدا خوازمێنی خۆشکەت دێ واجبە لەسەرت بڕۆ بدە لە قاپی سەید نووری ئەو کوڕی دراوسێتان مامۆستا تارق ئەو کوڕاتەتە داوای خوشکەکەم یعنی داوا بکە بزان چۆنە ئەخلاقی چۆنە دینەکەی چۆنە بزان لە چی مزگەوتێکە لەکوێ ئەڕا چیت هەیە چیت پێیە بەس ئەمەمانە هەیە خانیەکەی بەجیابێ ماڵەکەی ئاڵتونەکەی قەت داوای دینەکەی ناکەن واللهی مامۆستا لە زۆر شوێن دانیشتینە لە مارە بڕینە و توێتی نوێژەکەی تێدی شەڵاخوا هیدایەتێدا یعنی هێشتا بەتەمە هیدایەت نەبووە وەژنی پێ دراوە دوای ماوەیەکی شتێ وەڵای کچەکەمان تووشی کێشە و تووشی ئەوە هات و زاواکەمانە خوات یا ڕەبی پیرۆستان بێت ئەمڕۆ مناڵی ئاوهای لێ دەرەچێ و ئاوها عەزابی خەڵکە دەن و ئەوەنە دوو لە ڕێ مەجلیسە ئەوەنە میکرۆبێ بۆ ئەم کۆمەڵگا بۆ ناو مسلمانان و بەرەو نەگیان پڕ و شک پێک و ئەسفێن مامۆستا من دوێنێ بابەتێکم باس کرد نازانم حاجی تۆ لێرە نەبووی بە لەگەڵ داوی سپاوتم ئومەتی ئیسلام ئومەتی مسلمان وە کۆمەڵگا بەگشتی یەک شت هەیە تیا هامێنە هامێنی کۆمەڵگایە ئافرەتە ئەگەر ئافرەت باش بوو ئەو کۆمەڵگا باشە بوو ئافرەت سەنگەری دواوەی بەرهەڵەسی شەیتانە پیا و ڕاستە لە سەنگەری ئەمامیایە بەڵام ئافرەت لە خەلفیە ئەگەر تۆ خەلفیت بتە و نەوێ هەش بێ هەرەسێنی زوو کاتی خۆی ئەو دژمانەی ئیسلام کە هاتنە ویستیان ئیسلام لە ناودەن بە چەک و تەقەمنی و ئەسلحە نەیانتوانیە بە ئافرەت چۆن هاتنە ئیغرایان کردووە شتیان هێناوە بەناو مۆدیێلۆ بەناو شتۆ بەناو ئەم شتانەوایە کردووە ئیغرایان کردە بە شێوازێک کە ئیتر بەڕاستی کێشە و مشکلیان دروست کردووە من مامۆستا خەڵکی زۆر ئەناسم خەڵکی کەلاری خۆمان باوەڕەکەی کچەکەی لە زانکۆیە هاتووە ماڵی باری کردە بۆ سلێمانی هاتووە بە سلێمانی لەبەر خاتە کچەکەی هاتووە خانی گردە بەکرێ لەگەڵ خەلەبەر خاتە کچەکەی بۆچی وچی کومتێتی من ئەگەرەک و ئەو کچەمەکە سەروەت و سامان و کۆمپانیا و داهات و هەموو شتێکی ژیانی منە ئەگەر من ئەمەنە پارێزم تر چی بپارێزم والله چەنەها کەسەیە مامۆسایە خۆ ڕەنگە تۆش بیناسی لەبەرە کچەکەی لە زانکۆی لە سلێمانیان لە ئینەکە ڕۆشتووە ماڵی وایەناو بووە ئەڵێ تا خوێنەکەی تاواکە اینجا ئەڕۆم بووینەوەوانە بۆ چکم بەڕاستی تۆ مامۆسا ئەم پێشەوە ژوتم ئەم خەڵکاڵی کچی دۆزێت و ئەڵێ مناڵی دۆزێت و ئەڵی کوڕی دۆزێت و وەڵای من خۆم شخصی حاجی سامان مناڵەکانم چی برادریان ماڵ باوکیان ناسم یعنی هەر کەسێ برادریان لەگەڵیان تەعاملم هەیە هات شۆمانەیە پێکەی ئیسەیشە من مامۆستا مناڵەکانم خۆمان ناشۆیان پێکەین بۆ لەبەرچی لەبەر وتمە نەو کات تەکسیەک یان لە ناو خۆ کوڕیشن بەخوا کچنین مامۆستا ئەوە نییە بڵێ با خەڵم دواتێ نەکە من هەر مەبەستم کچە نە کوڕ خراپترە چکم تۆ ئەگەر وریا نەبی مامۆستا تۆ چی تێ بێت لە مناڵەکان چی ترتێ لەم دنیا چی تێ با مامۆستا چی مناڵی خەڵکێ گشتی باش بێکە مناڵەکەی تۆ خراپبوو چی بەچی چێ بۆ تۆ کێ خزمەتەکە کە پیر بووی هەرچی تەلەبەت مامۆستا خزمەتی تۆ کە پیر بووی ها قەرزار بی یەک تەلەبەکە دوعای خێر بکات مناڵەکان تەکەین تەکانوانە کێ ئەتوانێت بۆ تۆ باش بێ مناڵەکانتە دوعای خێر بۆکەن دوعای شەڕ بۆکەن ئەوە بەڵا بۆت ئەوە خێر و بەرەکەت بۆت ئەوە هەر شتێ بۆ تۆ ئەبێ ئەو مناڵانەت کۆمپانیای سە ئینسانیە مامۆستا کۆمپانیایەک دانێ خزمەتێکە ئەبێ چی بکە ئەبێ پەرەی پێ بدە ئێ تۆ مناڵان کۆمپانیان